چی لەبارەی ئەو شارە خەیاڵیەوە دەزانیت کە سعودیا دەیەوێت لە بیاباندا بنیادی بنێت و وەک خۆیان دەڵێن بیکەن بە شارێکی گەشتیاری و پیشەسازی و بازرگانی و نیشتەجێبوونی بێوێنە کە پشت بە زیرەکی دەستکرد ببەستێت و ژینگەیەکی تەندروست و سروشتێکی پاچی هەبێت. شارێک کە ئەو گومانانەی بەم دواییە لەبارەیەوە دەکرێن ئاسۆکانی دروستبوون و سەرهەڵدانیان تەڵخ کردووە و پێدەچێت خەونەکەی بن سەلمان وەک خۆی بەدینەیەت. نیۆم ئەو شارەی بودجەی 500 میلیارد دۆلاری بۆ تەرخان کراوە و بڕیار بوو بە درێژایی 170 کیلۆمەتر بنیاد بنرێت و بکرێتە ڕووگەیەکی دیار و سەرنجڕاکێشی گەشتیارانی جیهان، بەڵام بەم دواییانە پلانەکە گۆڕانکاری بەسەرداهێنرا و درێژی شارەکە بۆ 2.4 کیلۆمەتر کەم کرایەوە و بەوەش ڕووبەرەکەی 26.5 کیلۆمەتر دەبێت. ساڵی 2017 محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە و سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە پرۆژەیەکی گەورەی وەبەرهێنانی ڕاگەیاند و ناوینا شاری نیۆم. ئەو کات شازادەکەی سعودیە وتی کەناراوی دەریای سوور لە باکووری خۆراوەی سعودیە دەکەین بە شارێکی بێوێنەی خەیاڵی، شارێک کە بە ڕێژەی لە 100% بە وزەی نوێبووەوە کار دەکات، بە جۆرێک مرۆڤەکان دەتوانن بەبێ زیان گەیاندن بە زەوی و سروشتەکەی ژیانی خۆیانی تێدا بگوزارێنن. نیۆم لە 4 پرۆژە پێک دێت کە هاوشێوەی 4 شاری بچووکراوە دەبن لە ناو شارە سەرەکیەکەدا، ئەوانیش The Line، ترۆجینە، سینداڵە و ئۆکساجون دەبن. The Line پرۆژەیەکی نیشتەجێبوون دەبێت لە ناو شاری نیۆم، جێگەی 1 ملیۆن کەسی تێدا دەبێتەوە، پشت بە زیرەکی دەستکرد دەبەستێت و هیچ دەردراوێکی کاربۆنی نابێت. لە 140 دانیشتوانی جیهان دەتوانن بە کەمتر لە 4 کاتژمێر پێی بگەن. بە پێی پلانەکە ئۆتۆمبیل و شەقامی قیرتاوکراو لە ناو شارەکەدا بوونیان نابێت، بەوەش دانیشتوانەکەی بە ڕێژەی لە 195 پارێزگاری لە سروشت دەکەن. ترۆجینە ڕووگەی گەشتیاری نیۆم دەبێت، دەکەوێتە ناوەڕاستی شارەکەوە، بە دووری 50 کیلۆمەتر لە کەناراوەکانی کەنداوی عەقەبە، چواردەوری بەشێک لە چیاکانی سعودیە دەدات کە بەرزیان 2600 مەترە. ساردی و فێنچی کەشوهەوای ناوچەکە کە زستانان دەگاتە 0% و بە درێژایی وەرز و کاتەکانی دیکەی ساڵ 10% لە شارەکانی دەوروبەری نزمترە، وای کردووە بکرێتە شارێکی گەشتیاری لە پرۆژە نوێیەکەی سعودیەدا. گوندێکی ستونی لە بنار و قەتپاڵی چیاکان و کۆمەڵێک ڤێلای نایاب و هۆتێڵی ژێرئاو لە خۆی دەگرێت، لەگەڵ گوندێکی تایبەت بە خلیسچێنە و هاوینە هەوار و دەریاچەیەکی دەستکرد و یاریگە و شوێنی پارێزراوی ژیانکردنی ئاژەڵان. بڕیاریشە میوانداری یاریەکانی ئۆلۆمپیادی زستانەی 2029 ئاسیا بکات. سێنداڵە لەسەر دوورگەی سێنداڵەی دەریای سوور بنیاد دەنرێت، ڕووبەرەکەی 840,000 متر دووجا دەبێت. سینداڵە دەبێتە ڕووگەی ئاوی و دەریایی نیۆم و یانەی یەخت و پاپۆر و لەنگەری فراوان و سەدان مۆتێل و شوقەی سەردەمیانە و زنجیرەیەک چێشتخانەی جیهانی و یاریگەی گۆڵف و پرۆژەی دیکەی گەشتیاری لە خۆی دەگرێت. ئۆکساجون ئەمەیان شار و ناوچەی پیشەسازی نیۆم دەبێت، ناوچەیەکی سەراوکەوتووی پێشکەوتووی پیشەسازی لە خۆی دەگرێت، بەندەر و فڕۆکەخانەی تایبەت بەخۆی دەبێت و بە شێوازێک دیزاین دەکرێت کاریگەری نەرێنی لەسەر ژینگە نەبێت. بەو پێی دەردراوەکانی کاربۆن و گازە ژاراوەکان لە ناوچەکەدا 0 دەبن. شارەکە بە ڕێژەیەکی بەرز پشت بە زیرەکی دەستکرد و ڕۆبۆت دەبەستێت و دەبێتە گەورەترین ناوچەی سەراوکەوتوو لە جیهاندا. بەڵام سەرباری هەموو پلانەکان و سەردان و وتوێژی کاربەدەستانی سعودیە لەگەڵ گەورە کۆمپانیاکانی وڵاتاندا لەوانە چین هێشتا نازانرێت شتەکان بەپێی پلانەکان جێبەجێ دەکرێن و خەونەکەی بن سەلمان وەک خۆی بەدی دێت، چونکە بەپێی ئەو زانیاریانەی بلومبێرگ و دامەزراوەکانی تایبەت بە بازرگانی و کار و سرمایه‌گوزاری باسییان دەکەن پێناچێت پرۆژەکەەوە خۆی جێبەجێ بکرێت و ڕەنگە بچووک بکرێتەوە. بەو پێی لە چەند ڕۆژی ڕابردوودا شاندێکی سعودیە بە سەرۆکایەتی تارق قەدومی بەڕێوەبەری جێبەجێکاری نەخشە و پلانی تەلارسازی لە پرۆژەکە چوونەتە هۆنگکۆنگی چین و هەوڵیان داوە وەبەرهێنەران و کۆمپانیەکان قایل بکەن دەست بە وەبەرهێنان و جێبەجێکردنی پرۆژەکانی نیۆم بکەن، بەڵام بەبێ ئەوەی بگەن بە ئەنجام و بەبێ واژۆکردنی هیچ گرێبەستێک گەڕاونەتەوە سعودیە. لیۆنارد چان سەرۆکی کۆمەڵەی پەرەپێدانی تەکنۆلۆژیای نوێ لە هۆنگکۆنگ ڕایگەیاندووە ئامادە نییە بچێتە نیۆم و لەوێ بژی. ئەو بە ئاژانسی هەواڵی فەڕەنسای وتووە بۆ چێژوەرگرتن سەردانی نیۆم دەکەم، بەڵام بۆ ژیانکردن ئەوێ هەڵنابژێرم.
لە ڕاستیدا شتەکە وەکو یاری سیمستی دێتە بەرچاوم کە یاریەکی ئەلکترۆنیە بۆ بنیادنانی شاری گریمانەیی، چونکە ئەگەر لەوێ بژیم لە جیهاندا دەبڕێم و ناتوانم بەرگەی ئەوە بگرم. بەپێی پلانی شازادە محەممەد بن سەلمان بڕیار بوو تا ساڵی 2030 زیاتر لە 1 ملیۆن کەس لە نیۆم بژین و تا ساڵی 2045 ژمارەکە بۆ 9 ملیۆن کەس بەرز ببێتەوە. بەڵام بەپێی بلومبێرگ پێشبینی دەکرێت تا کۆتایی ئەم دەیەیە تەنها 300,000 کەس بۆ ژیانکردن بچنە ئەوێ و چاوەڕوان دەکرێت پلانەکان وەک خۆیان بەڕێوە نەچن و نیۆم نەبێتە ئەو شارەی کە بن سەلمان پلانی بۆ داڕشتووە و خەونی پێوە دەبینێت.